چادرێکن پێ چادرەکەن هەڵدا و لایلۆن بەسەردادا و لەبەرەوەی کە تەڕ نەبی هیوادارم کە باری ئەمە زۆرمان پێ خۆشە کە بار ئەوەش کاگومیدی گوڵ دۆستانە کاتەوە باش میدوارم هەر باش بن پێنگۆ ناخۆش ئەوە خەرێکی ینی بەیانین ئەوە بەتەمای ئوملێتی ساسکەین ئینشەڵڵا هەر لە خۆشی دابنون زی هەموویان شتاڵ من حرام بي هروق الشراب للشيخان يتكون راس دنيا غير درو تفدا عقر قول ددايا براستي وانا كوان تنابون على تابيك اخذك دي للشيطان كافري بدين وإيمان عود الله من بردا وبردم شوخي بهربان زوال ابو شي مدار
تو خدا لبو چه مدا اگر لبو چه بدای دشوی دسرو شدا من حرام بي هروق الشراب للشيخان بيتكون راس دنيا غير درو تفردا اگر قول دايا براستي ولا كوان تنابون على تابيك اخذك ذيل الشيطان لتنهاوي شوي جينا وني من قاوي كرانا لتنهاوي شوي جينا أنا من قاوي كرانا اني دستي اقدر بيني لنا وهم قربي ورانا
تنهای شوی جینان منگاوی کرانه نیه دستیک درم بینه لناو ام گوار ویرانا لبی کسیم لبدبختی بومتا پیر میخانه چون نیای جوانه نیه شوخه نیه جوانه نیه شوخه سری گشم بنیم سر دلی گرمی که ایلاکی لشم درکت خوی سر باوشی نرمی آیامان امان امان دکتر عمدو چاون دکتر دردیم چارکیم بینو سابو لای قاضی من اوکچا مارک ای وی وی اوکچا مارکم yarım jwana خوشم دبی امام گگاوهایار aman doktor amro cavım doktor derdim şaraka benu sabu lay kazib lay uksa maraka ay vay vay uksa maraka Come
هایپەر کلین گروپ. هایپەر کلین گروپ. هایپەر کلین گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە شاری سلێمانی و دەوروبەری لە ڕێگەی توانایی لۆجستی و ئامێرە پێشکەوتوەکانی هایپەر کلین گروپەوە دەتوانن باشترین و تازەترین خزمەتگوزاری پاکردنەوە بەدەستبێنن و هەستی ئارامی دەرونی دڵنیایی پاک و خاوێنی بەرجەستە بکەن لەگەڵ خزمەتگوزاریە بێوێنەکانی هایپەر کلین گروپ. هایپەر کلین گروپ ئامادەیە بۆ پاکردنەوەی فەرمانگە و قوتابخانە و باخچەی ساوایان و ئۆفیس و هەموو شوێنە گشتیەکان. هەروەها ئامادەیە بۆ پاکردنەوەی ماڵ و باخ و ڤێلا و مەلەوانگەکانتان. جۆرەکانی خزمەتگوزاری لە هایپەر کلین گروپ: پاکردنەوەی هۆڵ و ژوور و ئۆفیسەکانتان، شتنی فەرش و پومبار و ڕاستەوخۆ و شکردنەوەی بە ئامێری پێشکەوتوی تایبەت، شتنی قەنەفە و دۆشەکی ژووری نووستن دواتر لێزەرکردنی، بڕینی چیمەنی باخ و ڤیلاکان بە ڕۆبۆتی زیرەک، پاکردنەوەی جام و شوشەی ماڵەکان بە ئامێری زیرەک. تەواوی خزمەتگوزاریەکان لە هایپەر کلین گروپ با نوێترین و باشترین ئامێر و ڕۆبۆتی پێشکەوتوی ئەڵمانی لەسەر دەستی ستافی کارا و لێهاتوو بەڕێوە دەچێت. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0751 504 2050. هایپەر کلین گروپ. میوانە بە ڕێزەکان بە خێراتنی هەر هەموو لایەکتانەکەین میوانانی شاری مەریوان، میوانانی شاری ڕوانسەر پاوەک، ئەوان کە لە دوور و لە نزیک تەشریف هاوردوون، هاو فڵاتان بەسەر سەر و بەسەر چاوانی من. قرباني لا والله بما بيدلم سوى سورة وسركاني لا بسم بخالي دلم بند بزواني دزني لا والله بما بيدلم بند بزواني دزني لا بسم بخالي دلم اي نسينا الروي نسينا لي بماما بدوي الله سالك الله موجود الشمامة عهد الكلوان وخم بالبلايت ولا نمامة عهد الكلوان بزوم بالبلايت ولا نمامة. باوەڕتان هەبێت من داوای لەبوردنیان لێکەم تەنها نازمانێ بەسەریانەوە ئەوانە هەمووی لە خزمەتی شارەکە و لە خزمەتی ئەوەی کە سلێمانی مادەم بە پایتەختی ڕۆشنبیری ناوزەفتەوە بێ هەموومانە و ناوزناوە پارێزین بە هەموومان لە کەم و کوڕی و لە ماڵە خەنجیرانەکەمان ببوورن ئەگەر جێگەتان تەنگ بوو داوای لێوە دەکەم. أخويا لك يا هل بشيء زوز
شهادت بجی خیرم فرسن مذهب و دین خالق خوی دزانه من لسرکای مذهب و دین بو خدين وياني وراسه جاين لا من بيت شوية الرين أوان داي سوني وراسه جاين وقولي الشيلين بخين داي ونصوذ جايان خدنا بيدير فشتني ونصوذ جايان سفيدين ينيم دالي ميجيني ونصوذ جايان اشتم بويا دينيم او كجاي زريدي ونصوذ جايان بالاتي بويا شيم روجا ورويا هناكي ونصوذ كايم باولايات بايخشيم
اگر منی مردم ورسول جایم وصیتی دایم اگر منی مردم ورسول جایم وصیتی دایم باوشيني كيام الصواد جاين خومقيا الكويا كيام معمور لي برياسي ما الصواد جاين بلين شيا دايم خدای من وما صدقایم بالای چویم دایم شرط بیت و صد جایم نتم باید جایم شرط بیت و صد جایم نتم باید جایم اگر مهلایگیم صدقایم رکشی بیت خوش بی خوش بی جاده چولو سیبر بو کاتی بیانی جاده چولو سیبر بو کاتی بیانی رویش بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا